بەهۆی نەخۆشی تای خوێنبەربوونەوە جیاوازە ساڵانی ڕابردوو بە شێوەیەکی ورد پشکنین بۆ ئاژەڵەکان دەکەن. ئەوە ژەڵانەی دێنرێنە کوشتارگەینووی سلێمانی بە چەند پشکنینێکدا تێپەڕ دەبن کە لە یەکەم هەنگاودا پشکنینی پێش سەربڕین بۆ ئاژەڵەکە ئەنجام دەدرێت و لە هەنگاوی دووەمدا پشکنینی تەندروستی بۆ ئاژەڵەکە ئەنجام دەدرێت و دواتر ئەو ئاژەڵانەی گومانی نەخۆشیان لەسرە ڕاستەخۆ لە کوشتارگە دوو دەخرێنەوە و ناڵن تێکەڵ بە ئاژەڵانی تەندروست ببێت و لە کۆتا هەنگاویشدا ئاژەڵەکان دەخرێنە نێو بەڕادەوە بۆ ماوەی 8 تا 12 سەعات. ڕۆژانە لەلایەن چەندین دکتۆر و پسپۆرەوە پشکنین بۆ ئاژەڵەکان دەکرێت تا هیچ حاڵەتێکی نەخۆشی تای خوێنبەربوون لە سلێمانی تۆمار نەکرێت. کاتێک ئێمە وەکو پزیشک فەحسی دووەمی ئەم ئاژەڵە ئەکەین، ئەم لاشەیە ئەکەین، هەموو ئەندامەکانی سەیرەکەین، ئەندامەکانی ناوەی جگەر، دڵ، گورچیلەکان، سیەکان، چکەمە هەریەکە و ئەگەر نیشانەیەگە بێت لەسەری هەریەکە و دەرخەری نەخۆشیەکە، چەندین جۆری نەخۆشی هەیە، کرمەکان هەیە، نەخۆشی زەردووی هەیە. ئەم حاڵەتانە کە بینیمان ئێمە ئەم لاشەیە لێەکەینەوە، فڕێ دەینە خوارەوە و ڕەوانەی بەڕادی تایبەتیەکرێت کە تابێتە بە بەڕادی ڕەفست. لە ڕۆژانی ئاساییدا زیاتر لە 1000 ئاژەڵ لە کوشتارگەدا سەردەبردرێت و لە ماوەی 3 ڕۆژی ڕابردووشدا زیاتر لە 2000 ئاژەڵ سەربردراون. پێشبینیش دەکرێت لە ماوەی جەژنی قورباندا ڕێژەکە بەرزتر ببێتەوە. کاروباری کوشتارگەکە دراوەتە دەست کۆمپانیایەک تا بەبێ کرێفە سەرجەم کارەکان بەڕێوە بچێت و بتوانرێت زۆرترین ئاژەڵ سەر ببردرێت. ئێمە وەکو کارمەندانی کۆمپانیای سەرگرما ئیشەکانی خۆیان بە باشی و بە چاشی و بە شێوەیەکی تەندروست و پاک و خاوێن بەڕێوە بین و ئیشەکەمان بە مەزبووتی جێبەجێەکەین. هەرچەندە لە سلێمانی هیچ حاڵەتێکی تای خوێنبەربوون تۆمار نەکراوە، بەڵام سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان و کوشتارگەینووی سلێمانی ڕێکارەکانی خۆیان گرتوۆتە بەر. بڕوا بادین، کورسات نیوس، سلێمانی.